134مین پێداچوونەوەی خێرامان کرد لە تاوەری تەندروستی سمار بۆ نەخۆشیەکی ڕۆماتیزمی کە پێوترێ نەخۆشی گورگە سوورە بە بەشداربوونی کۆمەڵێک پزیشکی پسپۆڕ لە پسپۆڕەکانی توگە و ڕۆماتیزم، نەخۆشەکانی پێست، نەخۆشی مێشک و دەمار بە بەشداری ئەوان باسی دەستنیشانکردنی نەخۆشیەکەمان کرد و باسی چەند پشکنینێکمان کرد کە تایبەتە بەم نەخۆشیەوە و باسمان لە ڕێگاکانی چارەسەرکردن کرد و باسی بابەتە گەرم و گوڕەکانی گورگە سوورەشمان کرد. گرنگی ئەم نەخۆشیە لەوایە گورگە سوورە کە تەنیا نەخۆشەکە لەوانە هەر جومگەی نەئێشێ بەڵام نەخۆشیەکە ڕۆماتیزمیە بۆ ئەوەی کە ئاگادار بین لە نەخۆشیەکە لەسەر پێست لەسەر گورچیلە لەوانەیە نەخۆشەکە تەنیا گورچیلەی نەخۆش بێت و هیچ جومگەیەکی نەخۆش نەبێ و بەڵام نەخۆشیەکی ڕۆماتیزمە بێت لەبەر گرنگی ئەم بابەتە و لەبەرەوەی چەند سیستمێکی تر لەم نەخۆشیە تووشە بێ بۆی حەزمان کرد بابەتە هەڵبژێرین. ئەمڕۆ لە خەستەخانەی سمارت بەڕێزان میوانداریێکیان کردین بۆ بەرامبەر قسەکردن و باسکردنی یەکێ لە نەخۆشیە گرنگەکان کە نەخۆشیەکە زۆر بڵاو نییە بەڵام زۆر گرنگە چونکە ترسناکە بۆ سەر نەخۆشەکان بە تایبەتی تووشی نەخۆشی گەنجە بێت بە تایبەتی ئافرەت لەو ئەمراکە لە عمری مناڵبوونە ئەمەش پێڵێ نەخۆشی گورگە سوورە. ئەم نەخۆشیە کاریگەرێکی زۆری هەیە چونکە تووشی زۆری ئۆرگانەکانی لەش ئەبێت دەستپێکات لە پێستەوە لە جنگەکانەوە ئەچێ بۆ گورچیلەکان بۆ سنگ بۆ دڵ بۆ هەموو دەمارەکانی خوێن لەبەرەوە ئەبێ بە شێوەیەکی ڕێکوپێک عیلاج بکرێ بۆ ئەوی ئەم شانە ڕوونا و نەخۆشەکە پارێزی. ئێمە لە پێشەوە باسی نەخۆشەکەمان کرد نیشانەکانی دەستنیشانکردنی ئەو شتانی کە لە تاقیە ئەگرێ بۆ ئەوەی نەخۆشەکە دەستنیان کرێ دوای ئەوە باسی ئەوەمان کرد کە ئەو ئۆرگانانەی کە لە جیسمە تووشیان ئەبێ کامانن و بەڕاستی شتێکی زۆر جوان بوو وەجارێکی کە من سوپاسی سمارت دەکەم بۆ تەرتیبکردن و ئەم جۆرە پەیوەندیانە و پەرەپێدانی و زیاترکردنی دیارە ئەمە شێکی زۆر گرنگە و زۆر سوودبەخشە بۆ هەموو کۆمەڵ زۆر سپاسدانەکەم. سمارت وەرچەرخانە.